وعيات من الليلة زانا جملة قفتوك ويانا ما ليلة كانت كانا. خود ئەحمەدی خولەسنەیی گۆرانیبێژێکی کوردە و بەڕەچەڵک خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەهۆی کاری کاروانچێتیەوە باوکو و باپیرانی لە شاری سنەی ڕۆژهەڵاتەوە بەرەو شاری سلێمانی دێن و هەروە هۆیەش بە ئەحمەدی خولەسنەیی دەناسرێت کە دواتر باوکو و باپیرانیشی هەر لە شاری سلێمانی نیشتەجێ بن. ئەحمەدی خولەسنەیی کە دواتر لە کاری هونەریدا نازناوی دەگۆڕێت بۆ ئەحمەد شەماڵ لە گەڕێکی چوارباغ لە ساڵی 1922 لە شاری سلەیمانی لەدایک دەبێت. بەهۆی کەم دەرامەتی و هەژاری خێزانەکەیەوە لە سەرەتادا دەچێتە حوجرە بۆ فێربوونی قورئانی پیرۆز، پاشان هەر لەبەر هۆکاری هەژاری خێزانەکەی واز لە خوێندن دێنێت و دەست بە کارکردن دەکات. ناوبرا و تووشی چەندان مەینەتی و لەدەسەری دەبێتەوە و وێڵی شارەکان دەبێت. هەر لە سلەیمانیش ژیانی هاوسەرگیری پێک دێنێت و درێژە بە ژیانی دەدات. ومشيتي بارة بكن فيه واصحابه ئەحمەد شەماڵ لە ساڵی 1953دا دێتە نێو دنیای هونەر و ئاژەوەی وردان وردە خەڵک گوێویستی سەوتی دەبن وای لێ دێت لایەنگرێکی زۆر بۆ خۆی پەیدا دەکات. ناوبرا و لەگەڵ زۆرێک لە هونەرمەندانی سەردەمی خۆیدا گۆرانی وتووە، ئەوانیش وەکو حەسەن زیرەک و محەممەدی ماملێ و عەلی مەردان. زۆرێک لە هونەرمەندانی ئەو کاتە بە ئامێرەکانی وەکو ساز و زۆربوونەی باشداریان لە کارە هونەرەکانی ئەحمەد شەماڵدا کردووە و یەکێکیش لەو میوزیسیانانە کە ناوی عوسمانە برای ئەحمەد شەماڵ خۆیەتی. وعيات من الليلة زانا جملة قفتوك ويانا ما ليلة كانت كانا. أقليل من المدامة كرتي تيوارة زلالة ما بين الأخوار ودي الأخوار ما بين الأخوار بالزارة دنيا ولب وبزر بار لبرجة لدارة دنيا ولب وبزر بار لبرجة لدارة. ئەحمەد شەماڵ پەیوەندیکی تونند و تۆڵیشی لەگەڵ هونەرمەندی گەورەی کورد حەسەن زیرەکدا هەبووە. شەماڵ دەیگەڕێتەوە و دەڵێت هەر کاتێک حەسەن زیرەک لە ڕۆژهەڵاتەوە سەردانی باشووری بکردایە سەری لێدەدا و لە لای دەمایەوە و چەندان گۆرانی و ئاهەنگیشان بەیەکەوە ئەنجام داوە، بەڵام بەداخەوە هیچێک لەو ئاهەنگ و گۆرانیانە تۆمار نەکراون. هونەرمەند لە زۆرینەی گۆرانەکانیدا باز لە مەینەتی و هەژاری و دەردەسەری خۆی دەکات. یەکێک بووە لەو هونەرمەندانی کە گرنگیکی ئەو تۆی پێنەدراوە و زۆرینەی بارامەکانی لە نێو ماڵاندا تۆمار کردووە. گوێڕای ئەمەش توانیوێتی بەرەو پێشوونێکی باش بە هونەر و مۆسیقا و گۆرانی کوردی بەرێت. ئەگەر بۆ جارێک گوێویستی سەوتی هونەرمەند ببیت تێدەگەیت کە لە چه حاڵێکدا ژیاوە و چ دەردەسەریەشی بینیوە. وە لە کۆتاییدا لە 30 نیسانی ساڵی 1997دا هونەرمەند بەهۆی نەخۆشیەوە لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. پاشان لە ساڵی 2016دا لە ساڵ ڕۆژی مردنەکەیدا هونەرمەند تەها ڕەسوول پەیکەرێکی بۆ دروست دەکات و لە زێتی خۆی لە گەڕێکی چوارباغ دادەنرێت. ئەواتیر بوو سەرەی مردن مایە سەرەی جان کێشان و ڕۆ دەراتن مایە شاوەڕێی مەلا و تەڵقین و بەرد و کفن مایە